دوای شکستهێنانی چەندین جارەی ڕێکەوتنامەی نەوتی نێوان هەولێر و بەغدا هێشتا بەرپرسان هێرێم باز لە ئەنجامدانی ڕێکەوتنێکی نوێ دەکەن لەگەڵ بەغدا و ئەم جارەیان حکوومەت هێرێم داوای ملیارێک دۆلاری ماگانە دەکا بۆی تەواوی نەوتەکەی ڕادەستی بەغدا بکات. سەفین دزەی وتەبێژی حکوومەت هێرێم ڕایگەیاند هەرێمی کوردستان ئامادەیە تەواوی نەوتەکەی ڕادەستی بەغدا بکە، لە بەرامبەریشدا بەغدا ماگانە 1 ملیار دۆلار وەک پشت هێرێم لە بودجەدا ڕەوانە بکات. ئاماژەی بەوەش کردووە گرنگ نییە کە ئەو نەوتە لە سەرەتادا ڕەوانەی بازاڕە جیهانیەکان بکرێت یان بچێتە بەغدا و دواتر بۆ بازاڕە جیهانیەکان. ئەوان وەک حکوومەت هێرێم ئامادەن لەو بارەوە گفتوگۆ لەگەڵ بەغدا بکەن. پێشتری چەند جارێک نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەت هێرێمی کوردستان ئاماژەی بەوە کرد باشترکردنی پەیوەندیەکانی هەرێم و بەغدا لە پێشینەی کارەکانیانە و ئامادەن ڕێکەوتنێکی نوێ لەگەڵ بەغدا ئەنجام بدەن. لە کۆتایی ساڵی 2014دا هەولێر و بەغدا ڕێکەوتنامەیەکیان ئیمزا کرد کە تێیدا لەسەرەوە ڕێکەوتن ڕۆژانە لە کەلگەکانی هەرێمی کوردستانەوە 250,000 بەرمیل نەوت ڕادەستی سۆمە بکرێ و یارمەتی حکوومەتی عێراقیش بدرێ لە گواستنەوەی 300,000 بەرمیل نەوتی کەرکووک بۆ بەندەری جەیهانی تورکی. لە بەرامبەریشدا حکوومەتی ناوەندی پابەند دەبێت بەناردنی پشکی لە 70 بودجەی عێراق بۆ هەرێم. بەڵام پاش 5 مانگ ڕێکەوتنامەکە شکست هێنا و بەرپرسانی هەرێم ئاماژەیان بەوە کرد بەغدا بڕەپارەی پێویستی ڕەوانەی هەرێم نەکردووە و سەرۆک وەزیرانی عێراقیش ڕایگەیاند هەرێم ئەو بڕانەوتەی نەناردووە کە لە ڕێکەوتنامەکەدا ئاماژەی پێکراوە. دوای هەڵوەشانەوەی ڕێکەوتنامەکە حکوومەت هێرێم لە مانگی حوزەیرانی ساڵی ڕابردووەوە دەستی کرد بە هەناردەکردنی نەوتی هەرێم و کەرکووک بە شێوەیەکی سربەخۆ و ئاستی هەناردەکردن بۆ 18 ملیۆن بەرمیل نەوت لە مانگێکدا بەرز بووە و بەڵام لە ناوەڕاستی مانگی ئازاری ئەمساڵدا حکوومەتی ناوەندی ڕێگری کرد لە هەناردەکردنی نەوتی کەرکووک بۆ هۆیشەوە ئاسی هەناردەکردنی نەوتی هەرێم بۆ 15 ملیۆن بەرمیل لە مانگێکدا دابەزی. داواکردنی ملیارێک دۆلار لەلایەن هەرێمەوە لە بەرامبەر ڕادەستکردنی تەواوی نەوتەکەی بە بەغدا لە کاتێکدایە. سامانە سروشتەکان دەڵێت داهاتی نەوتی هەرێم لە ڕێگەی بۆریەوە دەگاتە نزیکەی 500 ملیۆن دۆلار. بۆ پێش هەرێم داوای دوو هێندەی ئۆپارێ دەکات کە ئێستا دەستی دەکەوێت. هەروەها داواکردنی ئەو بڕەپارەیە بەرامبەر هەناردەکردنی ملیۆنێک بەرمیل نەوتی ڕۆژانەیە، بەڵام وەزارەتی سامانە سروشتەکان لە مانگی ئایاری ڕابردوودا تەنیا 513,000 بەرمیلی لە ڕۆژێکدا هەناردە کردووە. ئەوە جگەلەوەی لە کاتی جێبەجێکردنی ڕێکەوتنامەکەی نێوان هەرێم و بەغدا لە ساڵی 2015دا لە ماوەی 5 مانگدا حکوومەتی ناوەندی تەنیا 2 تریلیۆن و 264 میلیارد دیناری ڕەوانەی هەرێم کرد. بۆیە باپەی بۆچوونی بەشێک لە چاودێران پێناچێت بەغدا مەرجەکەی هەرێم قبوڵکە، بە تایبەتی لە ئێستادا کە حکوومەتی ناوەندیش هاوشێوەی هەرێم بە قەیرانی داراییدا تێپەڕ دەبێت. لێ دوانە یەک لە دوایەکەکانی بەرپرسانی هەرێم بۆ ئەنجامدانی ڕێکەوتنێکی نوێ و گەڕانەوە بۆ بەغدا لە کاتێکدایە. لە ئێستادا لە هەرێمی کوردستان بانگەشە بۆ ئەنجامدانی ڕێفراندۆم و جیابوونەوەی هەرێمی کوردستان لە عێراق دەکرێت. بەرهەم ساڵح NRT